دەدەی چی بەم چۆن هەڵسێ دیگە ئێستا بێکەوە ناتوانانی بە عەربانەکان ئاوا پاڵم پێوێنی بەم نەقالەیەوە ناڕوە کورەکە وەح ناچوو دەدەی قاتم بووە بە خەرخاو یارمەتیم ئەوە ناتوانانی هێت بە پاڵ بەمەوە بنی تا ژووری گەچەکە کورکاکەەوە هەر ناچوو دەباش لەسەخۆ لەسەخۆ ئەی قاتم بووە بە خەرخاو لە ژێرە و پاڵم پێوەنێ ئاسیا پاڵم پێوەنێ خێرە ئاسیا هیلاکەم لە ژێر و پاڵم پێوەنێ یەک دەقە یەک دەقە قاتم چووە پێڵاوەکە نە ئاچوو ئەوێ ئەمەشیان چوو یەک دەقە یارمەتیم قاتم بووە بە خەرخاو کورکاکە بەکەمت نایکە شات معربانە بوێنم کاکە تۆ بەکەڵ نەباش دەجوڵێ نەباش ناجوڵم یارمەتیم بەهاسم پێغەمبەر کاکە و سوڕانەی ناوێدا کاکە تۆش ماڵە ئەمە خۆ تۆ چاو لە پێشم من چاولی نییە یەک دقیقە خوا دکتۆرە بە ڕوخسەتی خۆت ببوورێت بخوا وەڵڵا هیچ سوالێکی غیزاییم هەبوو من خۆ اختصاصی غذایی نیم ئەزانم بەڵام هەر شتێکی لێ زانیت بەیانیان من هەر هین مەخوارد نازانم مەرتێ قوبوزیەتم توش بوو فەلافل و کفتە و شفتە و ئەو شتانە شەش حەوتێک مەخوارد قڕ بەسەرم خراپە خەڵک بەیانیان قەیماغ و هەنگوێن و گوێ دەخوا من قەیماغکەش ناخۆم حەقی خۆتە نەیخۆی چکە قەیماغی نەخواردووە پەنیری ناخوارد شیر ناخوارد ماشەڵڵا ماشەڵڵا باوکە هیچ نەکەوتۆ بەسەریان عەفوو ئەوە باوکم نییە بە کاکمە ئەو کاکی من ئەو برای من برای ئەو دەی شێتان کردم بیبە بۆ ئەو ژوورە یان گەچی بۆ تێگرن یان تا سەرەوە بۆی پێچنەوە بزانە چی پێویستە ئازارم هەیە پاشە بۆ خیانەت کرد دەغالۆ درۆغیانەت بۆ خیانەت دەگرت خیانەتم نەکرد بەس بەخۆ باوکم زۆر گوناح بوو عیب ناکەی تۆ باوکم گوناحە عیب ناکەی لە بینی سێ کەسە معقولە خیانەت هەبێت معقولە شتی وا بێت لە ماڵەکە ئەو پلانە عەزیمی منت بۆ تێکدا ها آخر باوکم ئەیوت ئەچم بۆ خارج ئەوە چمە کوێ ئەوچم بۆ خارج بچ بۆ خارج ئێمە ژاڕۆی لەگەڵیە آخر ئەو نەیوت ئێوە ئەبم ئەوتی ئێوە بەجێ هەڵوو بە تەنیا ڕۆم نانەشتیوانە ئێمە ژاڕۆی لەگەڵە هیچمان چی ئێمە چین بۆ خارج ئەمە ئەو ئاخر جارێ بێ خیانەتمان لێ بکەی تێگەشتی تەواو وعدمانێ دێ جاریشتی پلانێکی هەسیاڵەوە شوێنیتەوە تەواو دڵنیای بەڵێنەی بەڵێم دەدەستان دەستم بەڵێن بێ بەڵێن بێ تەواو وعد چیم و دەدان بیلێنەوە بەڵێن بێ بەڵێن بێ خیانەت لە یەکتری نەکەین خیانەت لە یەکتری نەکەین شت لە یەکتر نەشارینەوە شتیش لە یەکتر نەشارینەوە پلانی یەکتێک نەدەین پلانی یەکتێک نەدەین وەرە بۆ سەوەتیەکەن کاکە خۆم نەخۆشم خیانەت لە دایکی کۆچ کوردومان نەکەین خیانەت لە دایکی کۆچ کوردومان نەکەین نێڵن ژنی تر بێتە ئەم ماڵەوە بەڵێن بێ السلام علیکم ورحمة الله وبركاته